تورکیا کۆنسوڵخانەی هەیە لە باشووری کوردستان، بەڵام بۆ هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا ئەو وڵاتە هیچ بنکەیەکی دەنگدانی لە باشووری کوردستان نەکردوێتەوە. بەو هۆیەشەوە هەزاران کەس کە خاوەنی ڕەگەزنامەی تورکیان و لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان کار دەکەن بێبەش دەبن لە دەنگدان. محەممەد عەلی کە خەڵکی شاری ئامەدی باکووری کوردستانە لە یەکێک لە چێشخانەکانی هەولێر کار دەکات، ئەو ناتوانێت لە هەولێرەوە دەنگ بدات. من رستوران شغل دکن ام دخوازن مثلا امجی اوی خو قلامیش بکن بو پارتیا خو بو اوکی خو لیم نکرنا را امیرال کردستانن ام دخوازن که مثلا قنصلوسیا عراق یا ترکیه بو ما صندوق که چک بو درست بکه بو ما امجی اوکا خو اویا خو بدنا پارتیا خو هەندێک لە هاونیشتیمانیان هۆکاری نەکردنەوەی بنکەی دەنگدان لەلایەن دەستەی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا لە باشووری کوردستان بۆ هەبوونی کوردێکی زۆری باکوور دەگەڕێننەوە، بە تایبەت لە ترسی چوونی دەنجی ئەو کوردانە بۆ پارتی دیموکراتی گەلان هەدەپە. کوردی تورکۆ هاتنە ئێرە زۆر هەنە. ئەجا ساندوقا دەنگدانی نەدانانە ئێرە لە بەخاترا هەندێکی دەنگێ وان زیاد نەبن، لێرە دەنگێکی زۆر نەچن، بەرخاترا هەندێ ساندوق نەدانانە ئێرە. بڕیارە ڕۆژی 7 مانگی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی لە نێوخۆی تورکیا دەست پێ بکات، بۆیە ژمارەیەک لە کوردانی باکوور هەوڵ دەدەن ئەو کات بگەڕێنەوە بۆ ئەوەی دەنگەکانیان نەفەوتێت. یعنی عالەمەیە بزورە بسیورە سەر مەسەلە بوو دەنگدانێ مەسەلەی منەوە سێ مانگی منە لێرەمە ئیحتیمال ئەمە پشتی 10 ڕۆژێ دێن ئەز بچم ئەزێ بچم مەسەلە ئەم ئیجازە من هاتی ئەز بچم سەر ئیجازە ئەزێ ڕاوەستیم یعنی بوو دەنگدانە ژێز دەنگی خۆ بدەمێت. هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا لە دەرەوەی ئەو وڵاتە لە ڕۆژی 8 ئەم مانگە تاوەکو سیوێکی مانگ دەخایەنێت. دەستەی باڵای هەڵبژاردننی تورکیاش بۆ هەڵبژاردننی خولی نوێی پەرلەمان لە 54 وڵات بنکەی کردوتەوە و کە تێیدا زیاتر لە 2,848,000 کەس لە دەرەوەی تورکیا مافی دەنگدانیان هەیە. لێرە ئەوانەی هەڵگری ڕەگەزنامەی تورکیان ناتوان دەنگ بدەن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا. کوردانی باکووریش پێیان وایە زەرمەند یەکەم پارتی دیموکراتی گەلان هەدەپەیە، چونکە دەڵێن دەنجی زۆربەی کوردانی باکوور لێرە بۆ ئەو پارتەیە. ڕەندە جەمال ڕووداو.